ئەمە کێیە؟ مڕومۆچ و کەمدووە و پێکەنینی لێنایەت، سفرە و خوانی نییە و تا ئێستا هیچ کەس داوەتێکی نەخواردووە. لە کامێرامانی باوکێوە بوو بە بەرپرسی هەستیارترین دەستگای ئەمنی، کوڕی گەورە و بە فعلی کۆپیکراوی باوکێتی و بە هەمان ڕێگەی ئەویشدا دەڕوات. خاوەن کبیریا و لوودبەرزیەکە جگە لە باوکی قبوڵی نییە لە خوار هیچ کەسەوە بێت. بەوە ناسراوە ئیشکەرە و حەزی بە جددیاتە، وەک ئامۆزاکەی تااقەتی فشقیاتی نییە و تیمەکەی کەسانی خاوەن بڕوانامەی بەرزن لە کاری ئەمنی وردە و ئیشوکارەکانی بە منەزەمی دەکات، بەڵام وەک باوکی داخراوە و ڕێگە نادات هاوسەر و خوشک و کچەکانی وێنەیان بڵاو بێتەوە. لە کوردستان بێت یان لە ئەمریکا لە کۆشک و تەلاری گرانبەها دەژی، بەڵام میلەتەکەی هەژاری تەنگی پێ هەڵچنیوە. دەڵێ حەزم دەکرد شێوەکار بوومایە کە چی دەستگایەکی سەرکوتکاری بەڕێوە دەبردوو، ئێستاش سەرۆکاتی حکومەتێک دەکات کە هێندەی محاسیبێک ئیدارەی داهاتی هەرێمەکەی بۆ نادرێت و ئەگەر بەغداش نەبێت ساڵانە بە هەوای شان دوو موچەشی پێنادرێت. ئەمانە هەمووی بەشێکن لە مواسەفاتەکانی مەسرور مەسعود مستەفا بارزانی، سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری پێشووی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە کە ئێستاش هەر خۆیەتی و کەسی لە جێگەکەی دانەناوە بەهۆی ململانەکانی لەگەڵ ئامۆزاکەی. مەسرور بارزانی هەرچەندە لە دایک و باوکیەوە بارزانیە، بەڵام سۆرانەکەی لە نێچیروان بارزانی باشترە و کاتێک بووە سەرۆکی حکومەت نایارەکانی زیاتر لە خۆی متمانەیان پێی هەبوو، بەهۆی ئەو حەملە فراوانەی بۆی ڕێکخرابوو، وەک ڕزگارکەر و چاکساز و فریادڕەس وێنا دەکرا، کەچی لە ساڵی 2020 یەکەمین داهێنانی ئەوە بوو پاش 7 مانگ تەنیا موچەی 2 مانگی داوە و مانگی سێمی نیوەی بەرزەکات کەوت. لەلایەکی تریشەوە لە بواری دارایی و حکومڕانی هێندە دەست و پێسپیە نێچیروان بارزانی لە چاویە ئادەم سمسە، هەر بۆ مەخسەرەی زیاتریش ڕێباز حەملان داهێنەری ڕوبعە موچە یاریدەدەرێتی. یاریدەدەرێکی تریشی کە بەرپرسی مەلەفی نەوتە لە لەندەن مانی گرتووە و دەڵێ تا نەمکەن بە وەزیر نایەمەوە. پێش مەسرور بارزانی موچە پاشەکەوت دەکرا، بەڵام لە سەردەمی ئەمدا لەت کرا، واتە پاشەکەوت نەما و ئەم جارە حکومەت قەرزاری کەس نابێ و یەک چارەکی موچەکەی خۆت وەردەگریت. پێش ئەم سوپای تورکیا 10 کیلۆمەتر لە ناو خاکی هەرێمدا بوو، ئێستا نزیکەی 40 کیلۆمەتر هاتۆتە ژوورەوە کەچی نوقەی لە خۆی بڕیوە و هەر وەک ئەوەی سەرۆکی حکومەتی کالیفۆرنیا بێت و ئەسڵەن لەم هەرێمەش نەژیابێت. پێش ئەو وەفدی کوردی بۆ ئەوە دەچووە بەغداد کە لە بەرامبەر 250,000 بەرمیل پشکی لە 170 زیاد بکەن. ئێستا بە فڕۆکەخانە و ئیبراهیم خەلیل و پارەی نەوت و گومرگی سەوزە و میوەش بەغدای پێڕازی نابێت و وەفدەکەشی بوونەتە نوکتەی میدیاکانی عێراق. بەشێک لە داهێنانەکانی مەسرور بارزانی بەغدا 400 ملیار دینار دەنێرێت بۆ موچە، ئەو لە هەولێر دەیداتەوە بە قەرزی کۆمپانیاکانی نەوت. وتیان چەوتەکانی زاواکەی ڕاز دەکاتەوە و پڕۆژەی ستراتیژی دەست پێ دەکات کەچی کارێکی کرد خەڵک داوا بکەن قەوارەی هەرێمیش نەمێنێ. پاشەکەوتی موچەی نەهێڵا، بەڵام کردی بە بڕینی موچە. اینجاش ئەم برا گەورەیە کاروباری موچەی بۆ بەڕێوە ناچێ، کەچی بە زۆری زۆرداری دەستی بەسەر ئەنجومەنی ئاسایشدا گرتووە و ڕادەستی نێچیروانی ناکات. نەک ئەوە تویتەری ئەنجومەنەکەش تەنیا بۆ خۆی بەکاردێنێت، تەنانەت کاتێک وەک کۆمبارز لە دوای نێچیروان بارزانیەوە پێشوازی لە جێگیری سەرۆکی ئەمریکا مایک پێنس کرد، تویتەکەی وا کردبوو کە ئەو خۆی پێشوازی لە مایک پێنس کردووە، نەک بەیاوەری نێچیروان. سەرەڕای ئەم هەموو بەزمەش سەرۆکی حکومەت بە زۆر پێدەکەنێ و بەردەوام ڕووی گرج و پڕهەڕەشەیە بە پێچەوانەی نێچیروان کە بە زەبری پارە هەوڵی کڕینی نایارەکانی ئەدا. مەسرور کوتەکی پاراستنی بەس نەبوو، ئێستا کوتەکی داواکاری گشتیشی بەدەستەوەیە. هەردەم هەڵبێنیت لە شیرینی خەودا بێت داواکاری گشتی خەبەر دەکەنەوە و
داوایەکت لە دشت دەجوڵێنن. ئێستا براگەورە هەم سەرۆکی حکومەتە و هەم ڕاوێژکاری ئەنجومەنی ئاساییشە و هەم بەرپرسی دەستگای پاراستنیشە، واتە بە فەعلی خۆی کولفی کولە. هەرچەندە وتیان بە هاتنی ئەو گەندەڵەکان تۆقیون کەچی دەرکەوت کۆمپانیاکەی نزیک خۆی بەهۆی بێبەهابوونی نەوتەوە سەری کردۆتە جۆ و بە قاچاق دەیهێنێت لە سووریاوە. مەسرور بارزانی وەک باپیری وایە هەرکەس ڕەخنەی لێ بگرێ تۆمەتی ئەخلاقی دەخاتە پاڵ و بە جاش و خۆفرۆش ناوی دەهێنێ. لە تۆڕە کۆمەڵایەتەکان تیمەکەی بە سەدان پەیجی ساختەوە هێرش دەکەنە سەر نەیارەکانیان. هەرچەندە ئێستا حیزبی ئۆپۆزیسیۆن نەماوە، بەڵام ئەو چەند پەرلەمانتارەی کوردیش لە عێراق کە سەرکردایەتی دەنگە ناڕازیەکان دەکەن کاک مەسرور پێی هەزم ناکرێ و بەدەیان تۆمەتیان دەخاتە پاڵ و بەداخەلەیان کە ناتوانێ وەک پەرلەمانتارەکانی کوردستان حەسانیان لێبسەنێتەوە. باس و نوکتەکانی حکومڕانی مەسرور بارزانی لە ساڵێکدا هێندە زۆرن کە حەوت کابینەکەی نێچیروانی پێناگات. ململانەی و لێکچوونەکانی براگەورە لەگەڵ دەوڵەتمەداری ئامۆزای هەردووکیان خاوەن کۆشک و تەلاری گرانبەهان لە کوردستان و ئەمریکا. قاتەکانیان گرانبەهاترینە، منداڵەکانیان بۆنی شیری خاو لە دەمیان دێت، بەڵام کردویانەتە مەوزوع و ڕاهێنانیان پێدەکەن. هەروەک نێچیروانی ئامۆزای لە زمانی عەرەبیدا کۆڵەوارە، بۆیە ئەم بۆ قسەکردن لەگەڵ دۆستەکانی حیزبەکەی لە بەغدا باوکی لەگەڵ خۆی دەبات تا دوو مەرحەبایی هادی عامری و نووری مالیکی بۆ بکات. لە میدیا و سۆشیال میدیاوە لە ململانەیەکی توند و سەختدایە لەگەڵ ئامۆزاکەی و نەیارەکانی. لەگەڵ ئەوەش هەرچی نێچیروان بارزانی بیکات ئەم پێچەوانەکەی دەکات. بۆ نمونە کە هاتە سەر کورسی دەسەڵات هەموو نزیکەکانی نێچیروان بارزانی لە پۆست و دەسەڵاتەکان دوور خستەوە و کەسانی نزیک خۆی دانا، بەڵام هێشتا ململانەیانە لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان و پۆستی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و ڕێک ناکەون. ئەمە مەسرور مەسعود مستەفا بارزانی بوو.